32 ملیۆن مێشولە بڵاو دەکاتەوە. لە هەوڵێکی نوێ و جیاوازدا بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشیە گوازراوەکانی مێشولە، کۆمپانیای ڤێرلی کە لقێکی کۆمپانیای ئەلفابێتی دایک و خاوەنی گۆگڵە، پرۆژەیەکی گەورەی دەست پێکردووە بۆ بڵاوکردنەوەی ملیۆنان مێشولەی تایبەت. ئەم پرۆژەیە ناسراوە بە دیباک، ئامانجی کەمکردنەوەی ژمارەی مێشولە زیانبەخشەکانە لە ڕێگەی بەکارهێنانی تەکنەلۆژیای بایۆلۆژیەوە، بە تایبەتی لە ویلایەتەکانی کالیفۆرنیا و فلۆریدا لە ئەمریکا و هەروەها لە سنگافورە. ئامانجی سەرەکی پرۆژەی دیباگ بەرەنگاربوونەوەی بڵاوبوونەوەی نەخۆشیە مەترسیدارەکانی وەک دێنگە و زیکا و چیکنگونیایە کە لە ڕێگەی جۆرەکانی مێشولەی ئایدس ئیجیبیتی و ئایدس ئەلپۆپیکتۆس دەگوازرێتەوە. بە پێچەوانی ڕێگاکانی کۆنتڕۆڵکردنی مێشولە کە پشت بە مادە کیمیاویەکان دەبەستن، ئەم پرۆژەیە ڕێگایەکی ژینگەیی و سروشتی تر بەکاردەهێنێت. پرۆژەی دیباگ پشت بە بەکتریایەکی سروشتی دەبەستێت بە ناوی وەڵباخیا. ئەم بەکتریایە بە شێوەیەکی سروشتی لە نزیکەی 160 جۆرەکانی مێشولەدا هەیە، بەڵام لە مێشولەی ئایدس ئیجیبیتی و ئایدس ئەلپۆپیکتۆسدا نییە کە نەخۆشیەکان دەگوازنەوە. لە تاقیگەدا مێشولە نێرینەی ئایدس ئیجیبیتی بە بەکتریای وەڵباخیا توش دەکرێت. ئەم مێشولە نێرینانە توانای گواستنەوەی نەخۆشیان نییە و ناتوانن بگەزن. ملیۆنان مێشولە نێرینەی توش بوو بە وەڵباخیا لە ناوچە دیاریکراوەکاندا بڵاو دەکرێنەوە. گۆگڵ داوای مۆڵەتی کردووە بۆ بڵاوکردنەوەی تا 32 ملیۆن مێشولە لە کالیفۆرنیا و فلۆریدا و لە هەندێک سەرچاوەدا باز لە 64 ملیۆن مێشولە دەکرێت لە ماوەی 2 ساڵدا. کاتێ مێشولە نێرینانە لەگەڵ مێشولە مێینە کێویەکاندا جوت دەبن، هێلکەکانی مێینەکان ناتوانن گەشە بکەن و ببنە مێشولەی نوێ. ئەمەش دەبێتە هۆی کەمبوونەوەی ژمارەی مێشولەکان لە نەوەکانی داهاتوودا. ئەم پرۆژەیە پۆتانسیێڵێکی گەورەی هەیە بۆ کەمکردنەوەی ژمارەی مێشولە زیانبەخشەکان بە شێوەیەکی بەرچاو، بەبێ ئەوەی زیان بە ژینگە بگەێنێت یان کاریگەری نەرێنی لەسەر جۆرەکانی تری ئاژەڵ و ڕۆک هەبێت. ئەنجامە سەرەتاییەکان لە تاقیکردنەوەکانی پێشوو ئاماژەیان بە سەرکەوتنی بەرچاوداوە لە کەمکردنەوەی ژمارەی مێشولەکان و بڵاوبوونەوەی نەخۆشیەکان. پرۆژەی دیباکی گۆگڵ نوێنەرایەتی هەنگاوێکی گرنگ دەکات لە بەرەنگاربوونەوەی نەخۆشیە گوازراوەکانی مێشولە بە بەکارهێنانی تەکنەلۆژیای وەڵباخیا. ئەم پرۆژەیە ڕێگایەکی نوێ و کاریگەر پێشکەش دەکات بۆ پاراستنی تەندروستی گشتی لە جیهاندا. چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا کاریگەری ئەرێنیەکانی ئەم پرۆژەیە زیاتر دەربکەون و ببێتە مۆدێلێک بۆ بەرەنگاربوونەوەی کێشە هاوشێوەکان. هەرچەندە پرۆژەکە ئامانجی باشە، بەڵام هەندێک نیگەرانی و پرسیار لەلایەن خەڵک و ڕێکخراوەکانەوە سەری هەڵداوە
سەبارەت بە کاریگەری درێژخایەنەکانی ئەم جۆرە دەستکاریکردنە بایۆلۆژیا لەسەر ژینگە و سیستەمی ژینگەیی، بەڵام زانایان و لایەنە پەیوەندیدارەکان جەخت لەوە دەکەنەوە کە ئەم ڕێگەیە سەلامەتە و بە وردی لێکۆڵینەوەی لەسەر کراوە. ئایا هاوڕایت لەگەڵ ئەم بڕیارەی گۆگڵ؟